بە هیوای کاتەچ خۆش خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لە پەڕە 74 لە پەڕە 74 لەسەری سەرەوە نووسرایە بەهای پیتین بدۆزەوە لەشی تەڵی خۆ بەشی. دووسێ ڕێ هەیە بۆ دۆزینەوەی بەهای پیتین بۆ وێنە لە ڕاهێنانی 35. یەکەم ڕێ ئەوەیە کە ئەو 20 لێرە بەخۆم شیتەڵی خۆبەشی بۆ بکەم، واتە بنووسم 20 لێرە، ئەو جا دوو هێڵی بچێشم، دابەشی کەم بەسەر دوو چونکە ژمارەی جۆتە 20 جووت 20 دابەش دوو دەکات 10، ئەو جە دیسان دابەشی دووی بکەم یەکسانە بە 5. ئێستا کۆڵکەکان زۆر بە ئاسانی دیارن. 2 2 5 لێرە ئەمن چم هەیە لە لای ڕاست، دووم هەیە، پێنجم هەیە، کەواتە پیتین دەبی یەکسان بی بە 2 بە یەک لەو دووانە. ئەوە ڕێیەک کە دەزانم پیتین دەکاتە 2. ڕێی دووەم چییە؟ تەمەشا دەکەم لێرە چونکە هێمای یەکسانم هەیە و چونکە پیتێک لە جیاتی ژمارە پیتی نونم هەیە واتە هاو کێشەم هەیە. لە خۆم دەپرسم تەنیا تەماشای لای ڕاستی هاو کێشەکە دەکەم، دەبی لای ڕاست بکاتە 20. 5 جاران 2 جاران 5 دەکاتە 10. لە خۆم دەپرسم 10 جارانی چ ژمارەیەکی بکەم هەتا بکاتە 20؟ بێگومان ژمارە 2، کەواتە 2 ڕێ هەیە وەکو هاوکێشە یان وەکو شیتەڵی خۆبەشی شیتەڵی بکەم و بزانم پیتین دەکاتە کام کۆڵکە. کەواتە لێرە کردیە یەکسانە بە 2 دەنووسی پیتین یەکسانە بە ژمارە 2 یان ڕەنووسی 2. پرسیاری 36 هەروە ئەمن دەبی بزانم کە 2 توان 2 دەکاتە 4 و لە خۆم دەپرسم ئەگەر 4م هەبی جارانی چ ژمارەك بکەم دەبیتە 44. ئەگەر نەزانم 44 دابەشی 4 دەکەم، 44 دابەش 4 4 دابەش 4 1 یان لەو لای بنووسم دەکاتە 11. واتە پیتین لێرە یەکسانە بە 11. بێگومان هەمیشە دەبی ساغ بکەمەوە کە 11 کۆڵکەی خۆ بەشە، 2 کۆڵکەی خۆ بەشە کە ناتوانم دابەشیان کەم بەسەر ژمارەی دیکە بێجگە لە ژمارەکە خۆی یان یەک. لێرە 75 یەکسانە بە 3 جاران 5 و پیتین باشتر وایە لێرە 75ەکەی وەکو کۆڵ شیتەڵی بۆ بکەم، شیتەڵی خۆبەشی دابەشی دەکەم بەسەر 5 7 بەسەر 5 1 2 دەمینێتەوە لە هەفتەکەی 25 بەسەر 5 5 ئەو جا 15 دیسان شیتەڵ بکەم بەسەر 5 3. لێرە تەمەشاکەم کامە کۆڵکەم هەیە و کامەم نییە، 3 کۆڵکەیە 5 و 5 و 3. لێرە 5ەکەم هەیە 3شم هەیە کەواتە ئەو پیتین دەبی بکاتە 5ەکەی دیکە کەواتە یەکسانە بە 5. ئاسانترین ڕێ ئەوەیە بەخۆت یان بە خۆمان شیتەڵی خۆبەش بکەین و کۆڵکەکان ببینینەوە و تەواو. بۆشی کاری هەردوو پرسیاری 38 و 39 وەڵام بدەوە بە ڕاستە یان هەڵەیە. نمونەیەک بهێنە بۆ ئەوەی بسەلمێنی ڕستەکە هەڵەیە.
پرسیاری 38 هەموو ژمارە جووتەکان توانای دابەشبوونیان هەیە بەسەر 2. وەڵام ڕاستە. پرسیاری 39 هەموو ژمارە تاکەکان توانای دابەشبوونیان هەیە بەسەر 3. وەڵام هەڵەیە، چونکە بۆ وێنە ژمارە 5 تاکە، بەڵام ناتوانم دابەشی کەم بەسەر 3 بە بێمانەوە. ژمارە 7 تاکە، بەڵام ناتوانم دابەشی کەم بەسەر 3 بە بێمانەوە. 11 ناتوانم دابەشی کەم بەسەر 3 بە بێمانەوە. 23 ناتوانم دابەشی کەم بە بێمانەوە، کەواتە ڕاست نییەوە، هەڵەیە. پرسیاری ژمارە 40 هەموو ژمارەکانی بچووکتر لە 50 بنووسە کە توانای دابەشبوونیان هەبی بەسەر 9. لێرە باشترین ڕێ ئەوەیە بچمە لای خشتەی لێکدان بزانم کامە ژمارە دەتوانم دابەشی کەم بەسەر 9. خشتەی لێکدان زۆر ئیشەکەم ئاسان دەکات، بە تایبەتی ئەگەر لێرە نووسرایە کە ژمارەکان بچووکتر بن لە 50. تەمەشای ئەو لاکێشەی دەکەم، هەموو ژمارەکان دەنووسم کە دەتوانم دابەشی 9 بکەم. هەموو ئەوانە دەنووسم 9 18 27 36 45 54 نانووسم چونکە گەورەترە لە 50. ئێستا دەچمە لای پرسیاری 41 ئەم ژمارەیە چییە کە دەکەویتە مابەینی 80 و 100 واتە لە 80 گەورەترە لە 100 بچووکترە و توانای دابەشبوونی هەیە بەسەر 5 و بەسەر 6. ئەو ژمارانەی توانای دابەشبوونیان هەیە بەسەر 5 یان خانەی یەکانیان 5 یان 0. ئەگەر ژمارەیەک بینم لە مابەینی 80 و 100 کە خانەی یەکانی 5 بی، ئەو کات بۆ وێنە 95 ئەو کات ناتوانم 95 دابەشی 6 بکەم چونکە هیچ ژمارەیەکی تاک دابەش ناکرێت بەسەر 6 بە بێمانەوە، کەواتە خانەی یەکان نابی 5 بی. ئەی خانە یەکان دەبی چ بی؟ چونکە بەس 5 و 0 هەیە، باشترە خانەی یەکان 0 بی. چ ژمارەکەیە کە لە 8 لە مابەینی 8 و 10 ژمارە 9، کەواتە ژمارە 90 چونکە جووتە و چونکە 90 دابەش دەبی بەسەر 2 و دابەشیش دەبی بەسەر 3 لە هەمان کات، کەواتە دەتوانم دابەشی کەم بەسەر 6 چونکە 0 دابەشیش دەبی بەسەر 5، کەواتە ژمارە 90 وەڵام 90 ژمارەکە دەکاتە 90 دەتوانم دابەشی کەم بەسەر 5 بەسەر 6 بە بێمانەوە و ژمارەکە گەورەترە لە 80 بچووکترە لە 100. تەواو. ئێستا دەچمە لای 42 ژمارە 16 توانای دابەشبوونی هەیە بەسەر 8 چونکە ماوەکە 0، کەواتە 8 کۆڵکەیە. لێرە خوێندکاریژیر زۆر سەرنج بدە کۆڵکە جیاوازی هەیە لەگەڵ کۆڵکەی خۆبەش، واتە 16 دەتوانم دابەشی کەم بەسەر 2 ببیتە 8 کۆڵکەیە، بەڵام کۆڵکەی خۆبەش نییە، هێشتا دەتوانم دابەشی کەم بەسەر ژمارەیەتی، کەواتە جیاوازی هەیە لە مابەینی کۆڵکە و کۆڵکەی خۆبەش. 8 کۆڵکەیە بۆ ژمارە 8 هەڵە نییە لێرە 8 کۆڵکەیە بۆ ژمارە 16 دەبا نووسرابە، وایان نا. نمونەیەکی تر بێنە بۆ ڕۆندکردنەوەی پەیوەندی نێوان توانای دابەشبوون و کۆڵکە. بۆ وێنە ئەگەر ژمارە چەندی بینم، ژمارە 24 چونکە دەتوانم 24 دابەشی 4 بکەم، 24 دابەش 4 دەکاتە 6 بە بێمانەوە،
کەواتە 6 و 4 کۆڵکەنە بۆ ژمارە 24. ئەوە نمونەیەکی دیکە. ئێستا دەچمە لای پرسیاری 43 شیکاری پرسیارەکان ڕێنوێنی دەرئەنجام. هەموو ئەو ژمارانە بنووسە کە دەتوانرێت لە شوێنی دابدرێت هەتا ژمارە 34,000 و ژمارەك لێرە هەیە جارێ ناتوانم بخینمە نازام چییە ببێتە ژمارەیەک توانای دابەشبوونی هەبی بەسەر 3. ئەو پرسیارە یەکەم جار ئاسان نییە، دووەم جار بە هەڵە نووسرایە، بەڵام ئێستا ڕوون دەکەمەوە هەڵەکە لە چێندەرە. با بچم ئەمن ئەو ژمارەی بنووسمەوە 34,000 و بزانە چەندە، بزانم چ دانێم لێرە هەتا ببیتە ژمارەیەک بتوانم دابەشی کەم بەسەر 3. ژمارەکە چەندە 3-4 لێرەش دەبی ئەمن بێگومان ڕەنووسێک دانێم. ئەوەی ڕاستی بی هەڵەکە لەوەیە خوێندکاری ژیر کە نەنووسرایە نووسرایە چ ژمارە دانێ، واتە کە دەڵێ ژمارە ڕەنگە ژمارەکە پێکاتبی لە 2 ڕەنووس، لە 3 ڕەنووس، لە 7 ڕەنووس، دەبووە نووسرا بە هەموو ئەو ڕەنووسانە دانێ نەک ژمارە. ڕەنووس زۆر جیاوازە لەگەڵ ژمارە، چونکە ڕەنووس تەنیا 10 ڕەنووسمان هەیە، بەڵام ژمارە بە ملیاردان ژمارەمان هەیە. نابی بڵێ ژمارە دانێ. هەڵەکی گەورە لێرە هەیە بەداخەوە. ئێستا ئەمن وای دادەنێم کە مەبەستیان ڕەنووسە، واتە 0 1 2 3 4 5 6 7 8 9 لەوانە بزانە کامەیان دادەنێن یان چەندە، هەموو ئەوانە دادەنێن کە وا بکە ئەو ژمارەیە دابەش بکرێ بەسەر 3. پێش هەموو شتێک با بچمە لای خشتەی ئەو ژمارانەی دابەش دەکرێن بەسەر 3 کامانن. بێگومان ئەو ژمارانن. ئەگەر ئەمن ڕەنووسەکان کۆ بکەمەوە دەبی ئەنجامی سەرجەمی کۆکردنەوە بکاتە 3 6 9 12 15 18 21 24 27 30 و هەتا دوایش. ئێستا دەچم بزانم ئەمن لێرە چ دانێم، با یەکەم جار بزانم سەرجەمی کۆکردنەوەی ئەو ژمارانە دەکاتە چەند. ئەگەر کۆیان بکەمەوە واتە 5 کۆی بکەمەوە لەگەڵ 2 کۆی بکەمەوە لەگەڵ جارێ لێرە نانووسم لەگەڵ 4 کۆی بکەمەوە لەگەڵ 3 5 و 2 7 7 و 4 7 و 7 4 و 3 7 7 و 7 4 4 دابەش نابی بەسەر 3 بەڵام لە خشتەی لێکدان زۆر باش دەزانم کە 15 دابەش دەبی بەسەر 3 18 دابەش دەبی بەسەر 3 21 دابەش دەبی بەسەر 3 24 دابەش دەبی بەسەر 3 27 دابەش دەبی بەسەر. واتە ئەمن دەبی ژمارەك لێرە دانێم کە ڕەنووسەکان کۆ دەکەمەوە بۆ وێنە بکاتە 15. ئەمن جارێ 4 هەیە چ لێرە دانێم ببیتە 15 بێگومان ژمارە ڕەنووسی 1 کەواتە وەڵامەکە یەک لە وەڵامەکان 1. ئەگەر یەکم لێرە دانا 1 دەبیتە چ 34,125 دەتوانم دابەشی کەم بەسەر 3 بەبێمانەوە لەبەر ئەوەی سەرجەمی کۆکردنەوەی ڕەنووسەکان دەکاتە 15. ئەوە یەک زانیمان. ئەو جارەی چیتکە دانێم بێجگەلەیەک هەتا بکاتە 18 دەتوانم 4ش دانێم. ئەگەر 4م دانا 5 و 2 7 7 و 4 11 11 و 7 18 کەواتە 18 دابەش دەبی بەسەر 3 کەواتە 4ش باشە، کەواتە دەتوانم 4ش دانێم لێرە. چیت کە دەتوانم دانێم دەتوانم 7ش دانێم لۆ، چونکە ئەگەر 7م دانا 5 و 2 دەکاتە 7 7 و 7 14 و 7ش دەکاتە 21 21ش دابەش دەبی بەسەر 3 کەواتە 7ش باشە. چیتکە ئێستا دەبی بزانم 10ش باشە، بەڵام بەڕای من
نەدەبا نووسرا بە ژمارە چووکە بە هەزاران ژمارە هەیە ئەویش نووسرایە هەموو ئەوانەدانێ بەڕای من دەبا نووسرا بە ڕەنووس هەتا ئەمن وەڵامەکەم چبی تەنیا 1 4 لەگەڵ 7 ئەوە وەڵامەکانی من بی چونکە من ناتوانم دانیشم چەند ساڵێک هەموو ئەو ژمارانە بنووسم کەوا بکەن ئەو ژمارەیە ببیتە ژمارەیە کە توانای دابەشبوونی هەبی بەسەر سێ بەڵام ئەگەر بنووسرا بە ڕەنووس تەنیا 3 ڕەنووس هەبوو کە بتوانم دابەشی کەم سەرجەمەکە ببیتە ژمارەیەک دابەش بکرێ بەسەر سێ. ئەوە ڕای من بوو دەربارەی ئەو پرسیارەی بێگومان دەبا نووسرا بە ڕەنووس ئەگەر نەنووسێ ڕەنووس ئەوە دەبیتە هەڵە. پرسیاری 44 ژمارە س پیتە کۆڵکەیەکی خۆبەشە بۆ ژمارەی 12 و بۆ ژمارەی 60. ئایا دەتوانرێت س ببیتە چ؟ هەمیشە بە 2 دەست پێ دەکەین. ئایا 2 دەتوانم 60 دابەشی 2 بکەم بە بێمانەوە؟ بێگومان دەتوانم دەکاتە 30. ئەدی 12 ئەویش دەتوانم دەکاتە 6 کەواتە زۆر باشە. 2 یەکە کە لەو ژمارانە کە پیتی س دەتوانی 2 بی. باشە. ئەدی 3 بزانم دەتوانم 3ش کەواتە دیسان دەچم دابەشی 3 دەکەم 60 دابەش 3 20 12 دابەش 3 4 3ش باشە. 3ش یەکەکە لەو کۆڵکە خۆبەشانە کە دەتوانم بۆ هەردووک 60 و بۆ 12. ئەدی 4 دەبی بەڵام 4 خۆبەش نییە کەواتە نابی کۆڵکەی بەڵام خۆبەش نییە. ئەدی 6 کۆڵکەی بەڵام خۆبەش نییە. 7 نابی 8 نابی 9 نابی تەواو 11 گەیشتینە 12 کەواتە تەنیا 2 و 3 کەواتە پیتی س ڕەنگە بکاتە 2 دەشتوانی بک بە 3 دەکاتە 2 پیتی س دەکاتە 3 کۆڵکەی خۆبەش. کۆڵکەی دیش هەیە یەکسانە لە مابەینیان بەڵام خۆبەش نییە. پرسیاری 45 و 46 و ئەوانی دیکە هەڵدەگرم بۆ وانەی داهاتوو. هەتەوانەی داهاتوو خوێندکاری ژیر هەر بژی.